لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆر لە کارگەکانی وەبەرهێنان لە سنوورەکەدا بوونیان هەیە و زۆر جار حاڵەتی نەخوازرا و لەو کارگانەدا ڕوودەدات، لە بەرامبەریشدا کەرتی تەندروستی لە ناحیەی بازیان بە دۆخێکی خراپدا تێپەڕ دەبێت و ئەمەش نیگەرانی چین و توێژە جیاوازەکانی سنوورەکەی لێکەوتووەتە و داواکارن لەلایەنە پەیوەندیدارەکان کەرتی تەندروستی ناوچەکەیان بەرەو باشتر بەرن. بەڕاستی ئەم خەستەخانەیە بەدڵنیام کەم و کوڕێکی زۆری هەیە. ئەم خەستەخانە تقریبان بەیانیان دەوامی زیاترتیا دکتۆری لێیە، ئەویش هەموو بەشەکان نا زۆربەی بەشەکانی هەرتیانە وەلا لەوە دو هەرسە خۆی 24 ساعتیە بەڵام غەیری بەیانیان بەڕاستیتە نە دکتۆری لێیە نە یعنی بەشەکانی لێ بەو شێوەیە نە ئیسعافاتی ئەوەلی لێیە فریاگوزاری سەرەتایی بەنسبەت ئەم مەڵبەندەوە کە دروستکراوە ساڵی هەشتاکانە. بەڕاستی ئەمە تحملی ئەم هەموو نەخۆشە ناکە کە بێتە ئێرە و جێگایتیا بێتەوە. لەجا ئەم نەخۆشخانەیە ئەچێکی زۆری لەسەر بەڕاستی ئێستا لێرەدا ئەم خەستەخانە کەم و کوڕی زۆرە لە لای داو دەرمانەوە لە لای بەشی تاقیگەوە. ئەم مەعمەلانەش بەڕاستی بەس ئەرکن لەسەر ئەم خەستەخانە. قەناعەتە دەیەکیان لە مەعمەلی ئاسنەکەەوە هاتووە دەوری سەد نەخۆشیەنەوە. ئێستا من ئێڵێم ئەم هەموو کارگە لێرەیە حەق ئەم خەستەخانە ئاوا بێ، حەق بوو خەستەخانەی 400 خەڵەوێری سلێمانی تیا بکرایەوە. سەبارەت بە خراپی کەرتی تەندروستی ناحیەکە بەڕێوەبەری ناحیەی بازیان باس لەوە دەکات. چەندین جار داوایان لە وەزارەتی تەندروستی کردووە کە نەخۆشخانەیەکی شایستا بەسەرجەم پێداویستیەکانەوە بۆ ناحیەی بازیان دروست بکرێت، بەڵام بریانی و قەیرانی دارایەوە تا ئێستا داواکاریەکەیان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بۆ ڕایکردنی ئیشی ڕۆژانە دیارە ئەو هاوکاری کارگوڵ کۆمپانیەکان شتێکی باش بووە بۆ سنووری ناحیەی بازار، بەڵام ئەو هاوکاریە دیارە بەهۆی بوونی کێشەی ئابووری و ئەوەی کە کارگە کۆمپانیەکانیشی گرتوۆتەوە لە کەمکردنەوەی بەرهەم و لە زیابوونی تێچوون بە بۆنەی نەبوونی نەوتی ڕەش و گرانبوونی نرخی کارەبا ئەمانە دیارە هاوکارەکانی ئەوانیش لەو ئاستەیانە بکرێت پرۆژەیەکی گەورەی تەندروستی لە ناوچەکەیە بکرێتەوە کە دیارە ئێسێمە مەڵبەندی تەندروستی بازیان کە مەڵبەندی سەرکیەکەی ناحیەی بازیانە کە ڕەنگە لە ئاستی ئەو ژمارە زۆری دانیشتوانانە بێ. هیوادارین لە داهاتووە کارێکی وا بکرێت کە مەڵبەندێکی گەورە و خەستەخانێکی گەورە لە سنوورەکەیە بکرێت. لەگەڵ ئەوەی کەرتی تەندروستی پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە و لە زۆربەی وڵاتانی جیهاندا گرنگیەکی زۆری پێدەدرێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەم کەرتە بەهۆی گرنگی پێنەدانی لەلایەن حکوومەتەوە لە پاشەکشەی بەردەوامدایە و هەر ئەمەش مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێم دروست کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بازیان. 17 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی